مالا بینەرانی عزیز و خۆشەویست سڵاتان لێبێت بەرنامەی من شازم بەرنمەیەکی تازە و تەئێسە نەکراوە جا هەر کەسێک بەخۆی ئەڵێت من شازم و ئەوێت لە بەرنمەکەیە دەرچێت ئەتوانێت پەیوەندیمان پێ بکات لە کۆتایی بەرنمەکە ژمارەکان دێنە سەر شاشە ئەو کەسێک کە بەخۆی ئەڵێ شازە کە هەست ئەکا شازە ئەتوانێت پەیوەندی بکات بۆ ئەوەی بزانێت کە شازە یان نا لەگەڵمانە بن. بەڵێ زۆر سپاس بەڵێ بینەرانی خۆشەویست سڵاو لە هەموو لایەکتان بێت دیارە کۆمەڵێک برادەرانی شاز لێرە ئامادە بوونەوە بۆ بەرنامەی من شازم هاتوون زۆر بەخێر هاتنیان ئەکەین ئەو شازانێکەوە ئێستا لێرە ئامادەن دیارە بۆمان دەرئەکەوێت بزانین کە شازن یاخود نا بەڵام ئێمە ناتوانین لە خۆمانەوە هیچ بڕیارێک بدەین ئەویش بە پێی بڕیاری لیژنە و هەستێ پرۆفیسۆر بۆمان دەرئەکەوێت ئایا کێ بە یەکەمی بەرنامەی من شازم دەرئەچێت و کێ یەکەم شاز ئەبێت ئەویش بە هەستێ پرۆفیسۆرتان پێ بناسێنین فۆرمان شابانۆ چەپڵێکی تایبەت بۆ فۆرمان شابانۆ بەڵێ زۆر سپاس پرۆفیسۆرە لە کاروباری تەکنیکی و کۆمەڵناسی و ئایدۆلۆژیا و هەروەها دەفیش دەژەنێت و
هەڵێن بەنگیشی زۆر خۆشە چۆکڵەیەکی تر بۆ فۆرمان شابانۆ و هەروەها بەڕێز دکتۆرە بەیجیسی چۆکڵەیەکی تایبەت بۆ دکتۆرە بەیجیسی خەبیرە لە کاروباری کۆمەڵایەتی و دەروونناسی و دابوونەرێتی کوردەواری و هەروەها نەشتەرگەری بۆ پیاوانیش دەکات. زۆر سپاس بۆ دکتۆرە بەجیسی و چەپڵەیەکی تایبەت بۆ دکتۆرە بەجیسی. زۆر سپاس بەڵێوە هەروەها پرۆفیسۆر سیسۆ چەپڵەیەکی زۆر تایبەت بۆ سیسۆ. سینەما و شانۆ و تیڤی و سکرین و سیڤەر و دارتا و شۆ و چەندین شتی تر ئەتوانم بڵێم بە کوردیەکەی لە هەموو بوارێکە شارەزایی هەیە. چەپڵەیەکی تایبەت بۆ سیسۆ. بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی من شازم ئەم بەرنامەیە دیارە بە سپۆنسەری سەرەکیمان سنتەری ئەتڵاس لە شاری هەولێری خۆشەویست بەڕێوە دەچێت. چەپڵەیەکی زۆر تایبەت بۆ سنتەری ئەتڵاس. ئێستاش شازی یەکەممان. بەڵێ زۆر سپاس ئەگەر ئێستا خۆت بۆ بینەران بناسێنیت. بەڵێ من خلالە قەرەتەپا دوم دەستخۆشی بەرنامەکەتانێ دەکەم. هیوادارم ئەم بەرنامە سەرکەوتو بێ و ڕێز و سلایشم لێرە هەتا قەرەتەپەی بۆ خەرج قەرەتەپا. باشە تۆ هەر ئەزانی هەڵپەڕی؟ کچێ بابا هەتپەرچینی چی و عاریچی ئەوڕۆ کەسێ شای کوردی نەزانی کورتەیە شای نەزانی دوونە زیراکمان مندارە چیان بوو بە شایی. باشە زۆر سپاس. ئەی تۆ چیت ئامادە کردووە؟ شتان دەوێت لە خزمەت دامە. ئێ باشە شتێک کە بزانین کە شازە. سەرچاو. باشە تۆ چی بۆ بینەران ئامادە کردووە؟ وڵای دەتوانم سەوتی بربلیش. بلبل. بلبل وڵا سەڵتێکی خۆشە. ئێستا با گوێمان لێبێ؟ باش بەس بێزانەدەم بۆ بیرم. بەسەرچاو. ئەزیان دەچین بۆیان تەقت دەکەم. باشە تۆ هەرەونت ئامادە کردیان بچین بۆ لای بڕیاری لیژنا. بڕۆ احتیاطیان. ئێستاش با بچین بۆ لای بڕیاری لیژنا. بەڕێز فۆرمان شابانۆ. والله يعني حالەتێکی نەشازی تێدا هەبوو بە تایبەتی کە لە دەوری دەسوڕایەوە نوعا ما ئەویش ئەتوو شەرمت تێدا هەیە
بڵین دەنجی شیرەی بوو چڕێوی بوو چ بۆ شێر بەڵێ دەنجی شێرەکەش جوان و بەڕاستیە من یعنی زەندەقم چوو وام زانی کە تیمە بندەستی شێری خەریکە دەمخوا حقیقەتەن بەڕاستی یعنی بەدۆغری با بڵێن بەدۆغری یعنی بەڕاستی شتی ترت پێیە مەسەڵەن تەقلیدمان بۆ بکەین بەڕێز تۆ چ ئەمر دەکەی من بەسەر چاوە تەقلید دەکەم چ شتێکی شازت یعنی لەلە بۆمان بکەی تەقلیدی مریشتیمان لە بۆ بکە بەسەر چاو خەلۆ خەلا لە قەرەتەمان بەڵێ زۆر بەخێر بێت بەس ئەمن پێم باشە یعنی ئەگەر بکرێت اختیلات لەگەر حیواناتی بکەی زیاتر لە گەریاندا بنیشی هەموو شوێیان بکەی یعنی شتێک لە نێوانتا پیا بیتن لە بۆی زیاتر یعنی تعارفەکە بە قوت بی زیاتر شت لە یەکتری وەربگرن ئینسیجام بکەن یعنی وەبی شتیان لێ وەربگری المهم محاولە بکە زۆر لە حیوانی نێزیک ببیەوە زۆر دەستخۆشی لێ دەکەم هەروەها پێت دەڵێن نەخێر سپاس ئێستا ئەچین بۆ لای پرۆفیسۆری دووەم دکتۆرە بەجیسی بەڕاستی زۆر جوانی گەنجێکی زۆر جوانی قمیسەکەت مۆدێلە تازەیە و هەروەها کابۆکەش زۆر جوانە یعنی ئەو زنجیرە لە ملت شێوازێکی تازەیە و هەروەها داهێنانی پرچەکەش جوانە بەس غەڵەتیەک لەوە کە تو هاتی بیدایەت شایەکەت کرد هەموو کەسێک ئەزانێ ئەو شایە بکە ڕەقسێکی شەرقیت بکردایە نەک شایی کوردی دەبێت دەنگی کەڵە شێرم ببێنی نا مریشک تازەم پێم گوتم مریشە نا شتیوان نییە ئیلا بێ کەڵە شێر بەداخەوە ناتوانم کەڵە شێر باشە تو چیترت پێیە؟ بەکەیف تۆ عەز دەکەی تەقلید تو دەکەم تەقلیدی منەکەی؟ چۆن؟ زۆر احتیاجە ئەخر چۆن تەقلید منەکەی با بزانم ئەخر چۆن تەقلید منەکەی با بزانم بەڕاستی تو زۆر سەیری ئەزانم من شکم لە تو هەیە تو شتێکت پێیە وەڵا عەسکە وەرە بگەڕ هیچ شتێکم پێ نییە دەزانم حەزەکەی بێ بتگەڕم هیچ چۆن پێم خۆش نییە بڕۆن بیبەن ڕووتی کەنەوە بە ڕووتی بیهێننەوە ئێرە باشە لەسەر چاو ڕۆ خۆی بگۆڕێ بەڵێ بینەرانی خۆشەویست دیارە بە بڕیاری لیژنا خەلا دەڕوا خۆی دەگۆڕێت و لەبەرەوەی تەقلیدی دەنگی دکتۆرە بەجیزی دەکردەوە و ئەوێ شکی لێ بوو کەوا شتێک لە باخەڵێ بێت چاوەڕان بنێوەش باشە هیچت پێ نەبوو؟ نەخێر وا دەمیری فۆقاتیوانەشم لەبەر ناکەیەوە دەیاڵە ئیسە تەقلیدی من بکەوە ئەو خوار قسای کاتەوە هێشتان لە باشە کەواتە من دەڵێم نەخێر بەڵە بارزان لە دوای ئەوەی دوو دەنگی نەخێری وەرگرت و ئێستاش ئەچین بۆ لای دەنگی سێمی ئەویش پرۆفیسۆر سیسۆ تۆ یە نەشازی نەک بێژان نەبێژە هەست شازم نەخێت زۆر سپاس بەزەم هەر شازم زۆر سپاس سیسۆ خۆدێ من بێژمەتە یعنی زۆر شازی بەڵێ ئامادەبوانی خۆشەویست ئێستا بزانین شازی دۆممان کێ لەگەڵمانە بن زۆر بەخێر بێ ئەگەر سەرەتا خۆت
بناسێنی بۆ بینەران. زۆر سپاسکە من ناوم بێکەسا لە پیرەمەگرۆن ڕاهاتم دەمێ هەند عرض نمایشکەم بەرامبەر بۆ خەڵکە کە خۆم بۆ خەڵکە بناسێن و من شێوێکی فەنی بەکاردێنم. ئەوانەی کە تۆ ئامادە کردوون چین؟ وەڵا زۆر چش. باشە فەرموو. زۆر سپاس. Hands off my property, this is not monopoly. Only my girl and she alone can be on top of me. Some got the chance and they came and made a mockery. Cats got nervous when they came and said free. People speculating now they thought I hit the lottery. No, it's on the music, but I did my properly. Lyrics contradictory, sweet was the victory. Fools want a tool, but they came with monotony. New styles and metaphors that we run the factory. The rhyme go like my grandma's crackery. Why you getting scared, son? Sounding all stuttery. Posse like you should have really done battery. Palms be sweating and your fingers getting buttery. Murderous lyrics to your head for your gluttony. Scientists and docs wanna study my anatomy. Share me the part like mahogany. Here we go. Heading for the top. Hit them when we drop. Better call the cops. Corny ass MCs locking up shops. Heading for the top. Hit them when we drop. Eyes on the prize so you know we can't stop. Run and tell your pops. Better call the cops. Corny ass MCs locking up shop. It's late for apology. Here is my analogy. You're whack cause you did use the wrong terminology. Get up in your head like I major in neurology. Way up in your girl cause I studied physiology. Fresh technology. Baby, I'm the prodigy. Coming to your heart with a new ideology. New methodology. Hear the psychology. Predict a cat's move by cues in astrology. Recognize that that's fool. This is the reality. Before you come to battle, sound check the practicality. Got to be prepared. Got to know the technicality. Listen to the CD and check my vocality. Styles the cranium will make you lose your sanity. Rammer Stadium and never use profanity. Play the stadium and digital fatality. Baby, some big up your nationality. Here we go, heading for the top. Hit them when we drop. Eyes on the prize so you know we can't stop. Run and tell your pops. Better call the cops. Corny ass MCs locking up shops. Heading for the top. Hit them when we drop. Eyes on the prize so you know we can't stop. Run and tell your pops. Better call the cops. Corny ass MCs locking up shops. Hands on my property, this is not monopoly. Only my girl and she alone can be on top of me. Some got the chance and they came and made a mockery. Cats got nervous when they came and said sorry. People speculating now they thought I hit the lottery. No, it's only music, but I did my properly. Lyrics contradictory, sweet was the victory. Fools want a tool, but they came with monotony. New styles and metaphors that we run the factory. Around go like my grandma's crackery. Why you getting scared, son? Sounding all stuttery. Posse like you should have really done battery. Palms be sweating and your fingers getting buttery. Murderous lyrics to your head for your gluttony. Scientists and docs wanna study my anatomy. Stand in the heart like mahogany. Here we go. Heading for the top. Hit them when we drop. Eyes on the prize so you know we can't stop. Run and tell your pops. Hands off my property, this is not monopoly. Only my girl and she alone can be on top of me. Some got the dance and they came and made a mockery. Cats got nervous when they came and said people speculating now they thought I hit the lottery. No, it's on the music but I did my properly. Lyrics contradictory, sweet was the victory. زۆر جوانە سەرسامی کردەمانێ ئەوە گوتێ من لەسەر سەری دەکەنە. Sounding all stuttery. Posse like you should have really done battery. Palms be sweating and your fingers getting buttery. Murderous lyrics to your head for your gluttony. Scientists and docs wanna study my anatomy. Share me the part like Ballet! کاک بێکەس بەڕاستی نمایشێکی زۆر جوانت کردۆ تۆ حەزەکەی لەم بەرنامەی من شازم بە شاز دەرچی یاخو نەشاز بەڵێ بێگومان هەر دەبێ من دەرچم هیچ کەسێک نییە چمایە بۆیان بکەم چمایە بۆتان بکەم هەموو شتێکم کرد ئێوە چیتان دەوێت چما بۆتان نەکەم ڕاست دەکەی وەڵام بەس تەنها گوێ لە دەنگی خەڵک هەمووی ئەڵێن بەڵێ شاز بێگومان هەر خۆم دەردەچم هیچ کەسێک دەرناچی من شازم باشە کاکە ئەو جەلۆ نایە دووسێ شاپیشمان لێ بدەیت ئەو شێوازە چۆنیانی خۆت دەردەبڕی ئەم ڕۆژەکی لەنی قۆسیای لە زادەی دەڕۆیشتم تەکسیەکەم ڕاگرت یعنی کابرا لەگەرم تێک گیر بوو بەڕاستی ئوسلوبەکی جوان
ئەمنی گرت دوسێ شاپی لێدام سەری لەناو چرکاوێنام تێدەگەی دوسێ شەقی مەرد زرت 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 دوسێ شەقیشی لێدام وەسەلام هەنێت و سەعاتەکە شازم ئەتو لە شاب لێدارە شازی برا ئەمە لەو سەحرانەی کە جەنابەت دەیکەی وان پێ باشە لەبۆ مۆزەخانەکەی هەولێرێ ئەمە فەرخێدەنیان سوورێکمان پێویستە ئەگە پێت بکرێت لۆمان بینی زۆر چاکە ئینشاڵڵا لە داهاتوو پاشانەوە بزمارەتی یعنی بزمان دەکرێت جەنابەت لە دیوی ژۆرێک کوونەک شتەکە بیتنەوە بزمارەی تێدا بشاریەوە جەنابەت بەس یعنی ساریشت کردێ لەسەرەوە شاتوواواشمان لەسەر دەکەی و دەژڵێ من شازم ئەوە کەی نەشازیە بەنسبەت کۆترەکەش جەنابەت کۆتر بازی نە باشە کاکە عەلا کولی شازە باشە ئەمش پێت دەرم بڵێ بەڵێ لە دوای ئەوەی یەک دەنگی بەڵێ وەرگرت و ئێستاش ئەچین بۆ لای بەڕێز پرۆفیسۆر سیسۆ فەرموو تو هاتیە ژوور کەلک جوان هەندێک وەرەقا و کاغەز و هەتەینادا هەموو قوماچی باشوورازان پشتیگی نزانم تا بزمارێکی هینە مەتونە جاری تو چی تا بزمانە ژوورنە باڵ نەدی دەبی تا فکرەیەک تشتی کردوە ئەم نژنەینە ئەم قەرارێت دەی نەتو بخۆرتی بێ بژی وەڵاهیلا ئەزێ شازم تو دەبی تەزانی بابامەنی شورا دەستێ مەدا خۆ دەستێ دەستێ تەزانیە دەستێ واسێ کەسادە دەبی تا ئەم ئیقناع کردوایە دەبی تا هەلمە کردوە کو ئەم ڕازی بین ابتا نکازانیشە هەما خراپتر ئەوێ تەکری تو ئاخری هاتی بژنەوە شازم ئەس شازم ئەس یەکەم تو یەکەمێ چی مان بەری بەڕکە برای خۆ تو یە شازی بەس ئەزمین مەتا نەخێر تو شازنی بەڵێ ئایزان دەنگێکی شازنی وەرگرت و ئێستاش ئەچین بۆ لای بەڕێز دکتۆرە بەجیسی فەرموو دکتۆرە لە ڕاستیدا من هیچم نەدی هەر هیچم نەدی ئێوە هیچتاندی باشە کاک بێکەس تۆ توانی ئەوها بکەی ئەوها نا ئەو بکەی ئەوها بکە Drum down. 2, 3, 4. ئەوەیە شاز هەرەوەندەی دەتوانم زیاتر ناتوانم کوانی من ئەو شتانە مەوێ من بەوانە دڵم خۆشە بێت تۆ شتانت نییە شاز نی بەخێر بێ بۆ بەرنامەی من شازم خۆشی سپاس دەکەم ئەتێ بڵێ شازی تۆ لە چیە و چیمان بۆ نمایشەکەی شازی من ڕوون واز کرا کابراکەم مفلیسی ژنم مردووە دەمەوە ژن بێنەوە دوو منداڵشم هەیە باشە ئەو پرسیارەوە بۆ لیژ نەبێ فەرموو هاتم بۆ لیژەی خێرخوازیش کاکە ئێمە خۆ دەستگایکی خێرخوازی نین ئەتوان زانێ و لیزنێ بۆ دانیشتۆکە یارمەتی خەڵکی بداتن ئەیشتان چێ لەوەی وەزەحمەت نەبێت برا خۆ دکتۆرین چین دەستگای خەیریش دێت تا یارمەتی بدەیت برام سێ ڕۆژە تەمام بگەمە ئێرە تا گەشتمەتە ئێرەکانە هەر دووستا منیشم نەخۆردایە تا سێ ڕۆژە هێتا خێرتان دەگاتە شتێکم بۆ بکەن ژنم مردووە دوو منداڵیشم هەیە کرێچیشم ها زۆرە مامۆستا باشم معقول نییە برا چت بۆ بکەین یعنی کاکە هەر شتێکم بۆ سەرە بکەن لە دەوری شەزوەرەکەک بەسمە وەڵی تۆ حالەتەکەی تو شازە تۆ چێ دەرێت تەمسیل دەکەی برا من شازم مفلیس وەرە بمکەرە ئەگەر ئەتۆ کارەبار لە مندا گرتێک لی بکە وەڵی خۆ حالەتەی تو شازە جابووە وەڵی من دەڵێم بەڵێ
نانا مەترسە کارەبار لێ نادەم تو زۆر پێت خۆشە کارەبار لێ بدەم بەس بە کەلیمەی بەڵێی من 6 وەرەقەکە وەربگری هەروەها من ژەڵێم لەوە شازتر نییە شازە یەکەم جارە خەڵکەکیەوە بێتە ناو ستۆدیۆی داوایشتی و هابکە بەڕاستیەوە حالەتەکی شازیش بوو ئەس بژم ئەگەر جۆرە دوێ بە بێتە ئێرە جۆرە دوێ بێ ئێرە خودێ باڵکەدێت و درێنی شازەتێ یعنی جکت خوش درێنە یەک جوانی وەرە ئێرە دێ درێنی زەویە شازێ شاز بە هەروەم هەیە بەڵێ ئازان خۆشەویستان لە پێوەی کە کەسێکات بۆرەوە بە خۆیان نازێ وەڵێ کە من شازم سێ دەنگی بەڵێ وەرگرت و هیوای سەرکەوتن بۆ ئەو زۆر سپاس من شازم ئەم جارە شازێکی تر لەگەڵمانە بەشدارە و بزانین شازی ئەم جارەمان کێیە با بفەرمێ ئەگەر سەرەتا خۆت بناسێنیت باشە کاک ئەلان تۆ چیت بۆ ئێمە ئامادە کردووە ئێستا ئەتوانیت بۆمان بژەنیت فەرموو دەستخۆش پەرچەمۆسقایەکی زۆر خۆش بوو یعنی شتێکی جوان بۆ کردێت چوین بۆ لای لیژنە بزانین ئەوان چ بڕیارێکیان حەزەکەی بچین بڕیاری لیژنە ژوورگرین با بڕین فۆرمان شابانە بەڕاستیە من نازانم چ برێ یعنی شتەکت کرد ئیبداعەکت کرد شتێکی ئەوەندە جوانت کرد سەرەتا یعنی نزم بوو لە پاشان بە مەرحەلە یعنی وەکو دەرێ بە قادرمە هاتی خوارێ لە پاشان بەسەرکەتی کە بەسەرکەتی ئەو جارە لە سەرکەتێ خوارێ لەحنێکی حەزی یعنی گریانم هات گریان لە بەعی بەینەبای هەم پرچی خۆم دەردەینە ئەرێ بەسەری تو یعنی لەحنێکی جوان ئەوی دووەمیت وابزانم لەحنی کاوبۆی بووی تیکساز بوو بەچی بە دووەوەی دەکەون بە حەبلەکەی داوێتن و ڕاغی دەگری یەکسەر تیکساسم بەفکراتەوە کە هەفتەک لەوێ مامەوە ئەوم بەفکراتەوە زیکرێن زۆر متەئەسیر بووم على كل شازە لۆی دەبەر هەندێ دەڵێم نەخیر فەرموو دکتۆرە گەنجێکی جوانی بۆ خۆت زۆر جوانی کە و مۆسیقات لێ ئەدا بیدایەت هاتی یعنی پێم خۆش نەبوو هیچ تەبەقە بەرزە بوو نزمە بوو نازانم وەکو خۆی نەبوو یعنی نەتەهێنا هێشتان ماوتە بگەی ئەبێ هێشتان پرۆڤەی لەسەر بکەیت
جلوبەرگەکەشت زۆر زۆر جوانە یعنی ڕاوەستانت گرتنی موزیک یعنی زۆر جوان بەس لە ئاخرشا بەس هی دووە من بەدڵ بوو لەبەرەوەی دەتوانی لە پێشی ڕەخز بکەی خۆت با بدەی بەسی یەکەم نا بە هەر حاڵ دەڵێم نەخێر بەڵێ پرۆفیسۆر سیسۆ جلوبەرگی توی یەڕێک بوو پشتینگی دەرکەوت موسیقایەکە بتۆڤن اقتباس تیا کردی اقتباس تیا وەرگرتی لە ئەوە چ بژدە یانی نا بتۆڤن ئەوی عالەمی ئەخیری تشتێوی ئەخیری جوان بوو ڕاستی شتێک کوردی بوو فولکلۆری بوو هەبکەمانێ هینا گەلک جوان بوو بەس گەلک شێمای نەخێر شازنی زۆر بەداخەوە کاک ئەلان بڕیاریان دا کە دەرنەچیت سەرکەوتو بیت بینەرانی خۆشەویست لە دوای ئەو نابڕە دێنۆلاتان و فەرمۆ سێری ئەم نابڕەکەن بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست بزانین شازی ئەم جارەمان کێ لەگەڵمانە بن و بە بفەرمێت بۆ بینەران من شەیدامە بەڵێ لەکوێوە هاتووی کاک شەیدام لە خەلیفان خەلیفان و ئێمەش لێرەوە بە هەموو خەڵکی خەلیفان ئەڵێن ڕێستان هەیە و چاوتان ماچەکەین تۆ چیت ئامادە کردو بۆم بەرنامە گۆرانیەک گۆرانی بەڵێ هەموو کەس ئەزانێ گۆرانی بڵێ منیش ئەزانم گۆرانی شازە خەر چۆنای شازە چۆن یعنی جیاوازێکی هەیە لەگەڵی خەڵکە گوشی گۆرانی دەم چاوەکە قەبات دەکەم یعنی تۆ گۆرانی لێو چاوشت داخی بەڵێ شتێکی غەریبە وانە یعنی گۆرانی بڵێ تو چاوی داخەم شتی وەم قەت نەبینی ئەیبینی ئێستا بە بزانین شیرین یاڕۆ بەهارە بەهارە هادێ وەرە سەیانێ دوو مازدڵ لەگەر دەگرم لەسەر دەچی هەسمانێ خەمی دایۆ با بەمنیا لێم بەجێماوە جوانێ ئێستا با بچین بۆ لای لیژنە بەڵێ خۆشەویستان ئەم جاران لە دکتۆرە بەجیستیەوە دەست پێەکەین فەرموو دکتۆرە بەڕاستی بیدایەت کە هاتێ پێشەوە و سەر تاخت بڵین زۆر زۆر بە جوانی هاتی یعنی بەڕاستی بە دڵی من بوو ئەو ڕۆیشتنە و ئەو سەمایە و لەگەڵ جلوبەرگ و شێواز و باڵات زۆر ئەوە شایەوە بەڕاستی گۆرانیەکەشت خۆش بوو ئێستا من کە گۆرانیە لێم زۆر جار بۆ خۆم لە ماڵەوە چاومەکەمەوە ناتوانم چاو بنووکێنم بەست و بەڕاستی ینی شتێکی وات گوت سەرسام بووم بە دەنگەکەت من ئەڵێم چی بینەران؟ نا ئەڵێم بەڵێ پرۆفیسۆر سیسۆ ڕاستی بەژن و باڵێتی گەلێکی جوانن ئەو کراسەش گەلێکی جوانە لێتێ پیشاییش هاتە ژوور گۆڤان بەس نزانم دەنگێتەیە خۆشە بەس چاوێت خۆت تا چتۆف قەپاتکردن تشتێکی گەلێکی خەریبە ڕاستی تو کەس ناتوانێت چای قەپات بکەم یە شازی زۆر سپاس توی شاز سانکێت یو بەڵێ دوو دەنگی بەڵێ وەرگرت و ئێستا تەنها یەک بڵێن ڕێگا لە بەردەماوە ئەویش دەنگی شابانۆ با بچین بۆ لای فۆرمان شابانۆ کاک بەخێر ناوت چ بوو؟ شەیدا کاک شەیدا باشە کاک شەیدا بەڵێ یعنی ئێمە هەمومان چاومان دەبینی بەڵێ بەڵام یعنی ئەو شتێکە جەنابەت کردت یعنی بەڕاستی شازە ئەوە لە چێوە لە بۆتان مایتەوە لە بابت لە باپیرت لە باو باپیرمانەوە مامایتەوە با و باپیرم گۆرانیان دەگۆ چایان دەخسوان یعنی دەورەی کۆرەی و شتوات دیتە؟ نەخێر وڵی حالەتە شاز یعنی وەشتەکی
ئێستا جەنابەت شازی ئێستا تو لە بۆ فیلمی کاوبۆی یعنی سەرت دێشی هەستپاکت لە بن بیتن حقیقەتەکەی بڵێ طبعا نابی خەدر بکە ڕاستە کاک شەیدا بەڵێ هیچ محاولەت نەکردیە چۆن کە گۆرانی بڵێن لە باتی چاوت دەمیشت داخی لە قۆناغی دەچم لە قۆناغ دووەم ئیشاڵڵا هەوڵ دەم وە بکەم مالەسە بەڵێ زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس بەڵێ خۆشەویستان بەو پەڕی خۆشحاڵیەوە سێ دەنگی بەڵێ وەرگرت و دیارە لێژنەژە ڕای زۆر لێ بووە چونکە شتێکی زۆر خەریبە تۆ چاو داخێ گۆرانی بڵێنی من ناتوانم بخەوم و چاویشم داخەم و بەس منیش پێڵێم دەست خۆش بێت و شتێکی خەریب و لە دەرچوو بۆ خەناقی دووەم لەگەڵمانە بێت. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست بە هەمومان پێکەوە سەری شازی ئەم جارە بکەن و با بفەرمونە ئێرە و لەگەڵمانە بن. چۆنی کچە جوان؟ باش. ناوت چییە؟ گەزەنگ. گەزەنگ گەزەنگ ئێستت ئێوە هاتوومە بەرنامەی من شازم. باشە چیەکەن ئێوە بۆمان؟ شایی هەڵەپەڕی ئەزانن؟ باشە حەزت لە هەڵپەڕکەیە؟ ئێ باشە دەی ئێستا با سیرکەین بزانین شایی چۆنمان بۆکەن. دەی بڕۆ دەستێک بگرن؟ دەستان خۆش بە گوڵەکان ئێستاش ئەچین بۆ لای بڕیاری لیژنە حەزەکەم بڕۆین بزانین ئەڵێن چی؟ بەڵێ باشە حەزەکەم بڕیارەکەتان شاز بێ یان نا؟ بڕیارەکەمان بەڵێ بەڵێ بێ ئێستا با بچین بۆ لای لیژنە بە سەرەتا لە فۆرمە شابانەوە دەست بکەین فەرموو بەڵێ دەستان خۆش شایەکی جوانتان کرد بە جوانی هاتنە سەر مەسرەحی هەڵپەرچێکی جوان یعنی بە جلوبەرگەکی جوان جلوبەرگەکی ڕەسەنی کوردی و هەروەهاوکیشە جوانە بە شایەکی جوانی کرد و ئەنگۆ لە ماڵێ بە خۆتان فێر بووینە؟ کەس فێرتانی نەکردیە؟ ئافەرین باشە مادەم شایەکی جوانتان پێشکەش کرد ئەمیش پێتان دەڵێم بەڵێ خۆشەویستان دوای ئەوەی بڕیاری بەڵێ لە یەکێکیانە وەرگیرا و ئێستاژە چین بۆ لای دکتۆرە بەرجیسی فەرموو دکتۆرە بەڕاستی شتێکی زۆر جوانتانی شاندا نازانم چۆن وەسفتان بکەم ئەوەنە بەڕێکی یەکی لە دوای یەک هاتنە سەر شانۆکەکە شایەکە بکەن زۆر بە جوانی یەک لە دوای یەک تەفاوم لە بەینتانە هەبوو و هەروەها ئەو جلوبەرگە کوردیانە زۆر بەڕێکی بە جوانی کراوە منش هەر پێتان ئەڵێم شازن و بەڵێ باشە ئەوە دوو بڕیارتان وەرگرت و بڕیاری سێمیش ماوە حەزەکەن ئەویان بەڵێ بەیان نەخێت ئەویش بەڵێ بێت ئێستاش با بچین بۆ لای پرۆفیسۆر سیسۆ فەرموو ئەف کچە یۆنی وەکێکەڵەکە جوانە کرازە وەڵا خدام لێ درێژکات ئەم بچیکە هەموو جوان بوو شایەنگ و گۆڤەنداگ و گەلەکە جوان بوو
ئەس حەزکەم هەموو بچی کوتەڵاشایی بزانن گۆڤەندێ بزانن زۆر جوانە زۆر ڕاملەیە ئافرین بۆنگۆ گەلک شازن هەنگ 1 2 3 4 5 6 6 جارە هەنگ شازن بەێ ماشەڵڵا سێ جارویان شاز منیش دەجار ئەڵێم ئێوە شازن و تەمەند درێژ بن بۆ دایک و باوکتان هەر بمێنن و دەستان خۆش بێ و فەرمووەوە. بەڵێ خۆشەویستان و عەزیزانی بەرنامەی من شازم، ئێستا ئێوە هەمووتان بینەری ئێمەن و بازانی شازی ئەم جارەمان کێیە؟ با بفەرمێ. ئەمەش بوو شازی ئەم جارەمان ئێستا بە کۆمەڵێک شتێ ڕەنگەڕەنگەوە بۆتان نمایش دەکات. هیوادارم ئێوەش بینەر بن و بە بڕیاری لیژنا دەرئەچێت یان دەرناچێت. سەرەتا ئەگەر خۆت بناسێنی بۆ بینەران. سپاس دەکەم ئەمن ناوم فاندامە کەلیمەی دەرچوون و دەرنەچوو نییە ئەمن دایمەن دەبەمەوە. تۆ لەکوێوە هاتووی؟ وەڵای ئەمن لە مەنتقە زۆر دوور هاتیمان ناوی پێ دەڵێن ڤانداماوە. ڤاندام؟ بەڵێ بەڵێ. ئێمەش ڕێز و سڵامان بۆ مەنتیقەی ڤانداماوە و ڤاندام خۆشی لێرێ چیت بۆ ئێمە ئامادە کردووە؟ وەڵای ئەمە بڕوا بکە لە سەحر و سەحربازی هیچ منافسەکەم نییە. یعنی ئێستا
سەری تۆکەن بەڵێ. تۆش فەرمو دەست بە نمایشی بەڵێ ئەمە دەتارم جەناب بێ دەقێ بنێرمە تووشیای ئەتوانێت من بنێری؟ تێدە جەواز دەبینە دەستێ تووشیای زۆر تەنەیە ئەساش ئەگەر بکرێن ئەو نمایشانێ خۆت با ئێمە سەری بکەین شەرتوخ پەرتوخ چی بە تو بگوێرە چی بە تو بۆرە ها بە تو بۆرە تبین دێ وەڵا ببین